لەتیف ڕەشید پیاڵە ژەهرەکەی خواردەوە. سەرۆک کۆمارە کوردەکە پاکتاوی سوننەکان دەکات. خەنجەرە ژەهراویەکەی سەرۆک کۆمار دوجار کێ دەکوژێت؟ لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق لەسەر پشکی یەکێتی نیشتمانی کوردستان لە ژێر گوشاری بەرپرسانی باڵای شیعەدا پیاڵە ژەهرەکەی خواردەوە واژۆی کرد کە بەم واژۆیە سوننەکانی دووچاری دۆخێکی ناهەموار کردوتەوە. لەتیف ڕەشید واژۆی لە سێدارەدانی 680 کەسی کرد و بڕیارە بۆ گێمی دووەم واژۆی لە سێدارەدانی نزیکەی 700 کەسی دیکەش بکات کە بڕیارە لە کەمتر لە مانگێکدا لە دوای واژۆکانی ئەو لە سێدارە بدرێن. ئەو واژۆیەی سەرۆکەکە هەروە سادە و لەخۆ نییە، بەڵکو لە چوارچێوەی ڕێککەوتنی یەکێتی و چوارچێوەی هەماهەنگیدایە کە شیعەکان دەیانەوێت ئەوە بکەنە گوشارێکی نوێ بۆ سەر مل و گەردنی سوننە پەراوێزخرا و یاخیەکان. واژۆکەی سەرۆکە کوردەکە پێشهاتێکی نوێی مەترسیدارە و بە دوو هێڵی سەوزی قەڵەم جافە سۆفتەکەی گرژیەکان دەباتە ئاستێکی تر. پێشتر و لە دوو خولی سەرۆکایەتی مام جەلالدا نەک تەنها واژۆکە ڕاگیرە، بەڵکو مام جەلال تەنانەت ئامادە نەبوو واژۆی لە سێدارەدانی سەدام حوسێن و هاوڕێکانی بکات و بەواش ئاژاوە و شەڕی ئامادەی سوننەکانی لە کۆڵ کورد کردەوە. دواتر لە سەردەمی هەریەکە لە فواد مەحسووم و بەرهەم ساڵحیش هەمان نەریت بەردەوامی هەبوو تا ئەوەی ئامادە نەبوون خواستی گوماناوی شیعەکان جێبەجێ بکەن و هەزاران سوننە بکەن بەداردا. لە ئێستادا زیاتر لە 11,000 سوننە کە بەشێکیان دیلی سەردەمی جەنگی داعشن و بەشێکیان لە ناکۆکیە سیاسیەکاندا گیراون سزای لە سێدارەدانیان هەیە و لە چاوەڕوانی پەتی سێدارە و خنکاندندان لە خراپترین گرتوخانەکانی عێراقدا و ژیانێکی خراپ بەسەر دەبان. ئەوانەی چاوەڕوانی سێدارن لەو 11,000 کەسانی دیارن لە فەرماندا، کوڕی سەرۆک هۆز، مامۆستای ئاینی، موفتی و پزیشک و هەندێکیان بە هۆکاری ملنەدانیان بەخواستی شیعەکان و لە چوارچێوەی خۆکوژی تایفی پێکاتەکانی عێراقدا فەرمانی لە سێدارەدانیان بۆ دەرچووە. جێبەجێکردنی فەرمانی لە سێدارەدانیان کاردانەوەی نێودەوڵەتیشی لێ دەکەوێتەوە. ئەمریکی و ئەوروپیەکان لەو ماوەیەدا زۆرترین داواکاری و گوشاریان هەبووە تا ئەو فەرمانە ڕابگیرێت و جێبەجێ نەکرێت، چونکە نایانەوێت کوشتن و لە داردانی هەزاران سوننە ئاژاوەیەکی نوێی مەزهەبی و تایفی لە ناو عێراقدا بێنێتە ئاراوە. هەر بۆیە بەردەوام هانی سەرۆک کۆمارەکانیان داوە خۆیان لەو بڕیارە ببوێرن. لەتیف ڕەشید بەشێک لە شەڕی تایفی شیعە بە گیانی هەزاران دەسەڵاتدار و پەرلەمانتەر و سیاسی کورد دەکات کە لە بەغدا سەرقاڵی کارکردنن. ئەمە جگە لەو سەدان بازرگان و کرێکارانەی لە ناوچە سوننەکان سەرقاڵی وەبەرهێنانن بە بەهای سەدان ملیۆن دۆلار. جارێ نازانرێت بڕیارە سەرپێیی و ڕێککەوتن لە سەرکراوەکەی لەتیف ڕەشید چ بەڵاو نەهامەتیەک بە دوای خۆیدا دەهێنێت، بەڵام ئەوەی ڕوونە بەکارهێنانی ناو و پێگە و پلەیەکی کووردە لە کێبڕکەیەکی نابەرامبەری ئەو دوو تایفە و پێکهاتەی عێراقدا کە بە درێژایی مێژوو نەیاری یەک بووە.